ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. تەوەری ئەم بەرنامەی ڕاڤا بەشداری کورد و سیناریۆکانی پێچێنانی حکوومەتی عێراقیە بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مەوسا بەرزان عوسمان مەوسای زانکۆ. مەوسا خۆشحاڵین و بەخێر بێت. سپاس دەکەم، سپاس بۆ جەنابتان و بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و بۆ بینەران و بیسەرانی کەناڵی سلێمانی و بۆ جەنابت و ستافی تەلەڤیزیۆنەکەتان. زۆر سپاس. مەوسا لە دوای دەی 2021 کە زیاتر لە 3 مانگە عێراق دۆخێکی تایبەتی بەخۆیەوە بینیوە. مشتومڕی پێچێنانی چۆنەتی حکوومەتی عێراقی، سیناریۆکانی گفتوگۆی کوتلە بەهێزەکان و ڕەخنەی ئەو کوتلانەی کە ڕەنگە دەنگ و کورسیەکانیان لە ئاستی پێویستانە بێت و خۆشحاڵن بە ئەنجامی هەڵبژاردنەکە. جێگەی مشتومڕ و گفتوگۆی زۆرە لە سنتەرەکانی دیراسات، لە ناوەندە میدیایەکان، لەو شوێنانەی کە گفتوگۆی سیاسی دروستە بێ، گفتوگۆی چڕوپڕ هەیە لەبارەیەوەی کە حکوومەتی نوێی عێراقی چۆنە بێ، کام هێز و لایەنە سیاسیانە حکوومەت پێکەێنن، کێ بێتە مەعارەزە، کێ بێتە هێزی سەرەکی لە پێکەنانی حکوومەتی عێراقی. هەموومانە پێکەوە بوونەتە گفتوگۆیە کە فەزای گشتی عێراقی داگیر کردووە. پێم خۆشە لەوە قسە بکەین کە کوردیش وەکو یەکێک لە پێکاتە سەرەکیەکانی عێراق گفتوگۆ و مشتومڕی زۆر هەیە لە نێو ماڵی کوردیە بۆ یەکڕیزی، بۆ پێکەوە چوونە بەغداد، بۆ ئەوەی کە ئەو ئێستحقاقانەی کە خەڵکی کوردستان بە بابەتێکی استراتیژی و نیشتیمانی ئەزانن لە کارنامەی حکوومەتی عێراقیە جێگەی بکرێتەوە. هەموومانە جێگەی گفتوگۆیە. پێم خۆشە بۆ پرسیارە دەست پێ بکەم، کورد بۆچی بەشدار بێت لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراقا، یاخود ئەوەی کە ئایا کورد بەشدار بێت لە دروستکردنەوەی دەوڵەتی نوێی عێراقا؟ وڵێ سپاس بۆ جەنابەت. طبعاً پێشەوەی وەڵامی ئەوە بدرمەوە کە ئایا کورد بۆچی بەشدار بێت لە کابینەی نوێی حکوومەتی عێراقیە، بەڵام مەبێ بە قەناعەتی خۆم وەکو چاودێرێک یاوەکو مامۆستایەک لە بواری زانستی سیاسیە و ئەوەی کە لە واقعی هەرێمی کوردستانی شایع بینین. ڕاستە عێراق بۆ ئێمە گرنگە، ڕاستە عێراق منفەذێکی باشە بۆ هەرێمی کوردستان، ڕاستە ئەتوانین سووری لێ ببینین وەکو چەترێکی یاسایی و دەستوری، وەکو منفەذێکی ئابووری بۆ هەرێمی کوردستان. بەڵام ئەوەمان لەبیر نەچێ کە هەرێمی کوردستان، وەزعی ناوخۆی هەرێمی کوردستان، وەزعی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بەڕاستی لە هەموو ئەمانە گرنگترە و ئەبێ هێزە کوردیەکان بیر لەوە بکەنەوە استراتیژیان بەرەو ڕووی هەرێمی کوردستان و بنیادنان و چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان بێ. اینجا لەوەی ئایا کورد بۆچی گرنگە لە عێراقا بەشدار بێ. ئێمە سەرەوەی بۆچی کورد گرنگە لە پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقیە بەشدار بێ. ئێمە ئەزانین لە دوای 91ەوە کە ڕاپەڕین لە کوردستانە ڕوویدا و هەرێمی کوردستان و سڵتەی سیاسی لە هەرێمی کوردستاندا وەکو ئەمری واقع، وەکو بارودۆخی نێودەوڵەتی و بارودۆخی زاتی هەرێمی کوردستان و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد کە ئەو کاتە جەبهەی کوردستانی سەرکردایەتی دەکرد، وای خواز ئەم هەرێمە بێتەکایەوە. ئەم هەرێمەش هاتەکایەوە لە دوای دروستبوونی سڵتەی سیاسی لە هەرێمی کوردستانە و لە دوای دروستبوونی مؤسساتی سیاسی لە هەرێمی کوردستانە پەرلەمانی کوردستان بڕیاری ئەوەیدا کە تەعاملی فیدراڵی لەگەڵ ئەو کاتە پیانەوە ناوەند لەگەڵ ناوەندا بکات کە ئێستا حکوومەتی ئیتیحادیە. لەو ڕوانگەیەوە بیری لەوا کردەوە کە گرنگە لەگەڵ هەر لەو کاتەوە گرنگیدانی هەرێمی کوردستان بە عێراق و چوارچێوەی عێراقی دەرکەوت. وەگەر ئەو بابەتە تێپەڕێنین و بگەڕین لەسەر ساڵی 2003 کە حکوومەتی بەعس ڕووخا و هەلومەرجێکی نوێی تر هاتە پێشەوە، بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی تر بەویستی خۆی و بەوەی کە بە شێوەیەکی گشتی نخبەی سیاسی کوردی و نخبەی ڕۆشنبیری کوردی، نخبەی جەماوەری کورد وەکو میلەتێک یا وەکو میلی کورد پێی باش بوو کە بەشداری بکات لە کابینەکانی حکوومەتی و بەشداری بکات لە بنیانانی عێراقیشتا بە دەرەجە یەکەم. بۆچی؟ بۆ دوو مەبەستی سەرەکی. یەکەم بەوەی کە ئەو مافانەی کورد بەو ماوەی ڕابردووە وەکو هەرێمی کوردستان وەکو کیانێکی سیاسی نێودەوڵەتی دروست بووە بیپارێستێ و چەترێکی یاسایی و دەستوری بۆ بدۆزێتەوە.
کە ئەمە بۆ کورد زۆر گرنگ بوو و عێراق بێ بەو منفەزەی کە هەرێمی کوردستان ئیسفادەی لێ بکە و ئەمە بەکاربێنێ وەکو مەردودێک وەکو ڕنگدانەوەیەک بۆ باشترکردنی ژیان لە هەرێمی کوردستانە و لە هەمان کاتیشا سوود لەو ئیمتیازانی کە لە عێراقا هەیە وەکو علاقاتی دیپلۆماسی وەکو پەیوەندی نێودەوڵەتیەکان وەکەوەی کە دەوڵەتی عێراق بودجەیەکی زەبەلاحی هەیە کوردیش ئیسفادەی لێ بکات لەم ڕۆەوە بەڕاستی بەشداری کورد بڵێ کورد هەم لە ڕووی جەماوەریەوە پێی باشە ژیانێکی باشی هەبێ پێی باشە بەشداری بکە و لە هەم لە ڕووی نخبەی سیاسیشەوە ئەو کاتۆ لە 2023 پێی باش بۆ بەشداری بکە بەڵام ئەمە کۆتایی بابەتەکە نییە ئەگەر ببینین ئەبیت بینیمان لە دوای 2023 کوردی ئیسفادەی کرد لەم بەشداریە بە شێوەیەک لە شێوەکان کوردستان بژانەوەی خۆی بینی هەرێمی کوردستان بوو بە واقعێکی دەستوری و واقعێکی دانپیانرا وەکو هەرێمێکی نادەوڵەتی بەڵام ئەم هەرێمە ئەتوانم بڵێم خصوصیەتی خۆی هەیە و ئەم هەرێمە لە ڕووی خاکۆ لە ڕووی سوڵتەوە لە ڕووی دانیشتوانەوە وەکو دەوڵەتێک تەعاملەکە و تەنها ئاعترافەیە و ئاعترافەش لە ڕوانگەی دەستوری عێراقەوە لە چوارچێوەی ئەو بڵێن تەعاملە دیپلۆماسیانەوە کە کرا کورد ئەوەشی فراهم کرد بۆ یاڵێم ئیسفادا و سوودی باش لەم بەشداریە هەبووە لە 2023 هەتاکو تقریبا 2014 یا 2013 و 2014 لە دوای ئەوەوە بەڕاستی بینیمان نخبەی سیاسی هەم لە عێراقا هەم لە کوردستانیشا جۆرێک لە کوردستان نیگەرانی دروست بوو لە لای نخبەی سیاسی دوای ئەوەی کە حکوومەتی عێراق دەستی برد بۆ ئەوەی کە بودجەی هەرێمی بڕی دەستی برد بۆ ئەوەی کە جارێکی تر بەو عقلێتی فراوانخوازی و بە عقلێتی مەرکەزتاری و بە عقلەتی سنتەر سازیەوە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستانە بکە ئەمە وای کرد کە کوردیش بیر لە کۆمەڵی بژاردەی تر بکاتەوە بژاردەی یەکێ لەو بژاردانە بژاردەی ئابووری سەربەخۆ بوو یەکێ لەو بژاردانەی کە کورد ئەتوانم بڵێم لە مەرحەلەیەکە پەنای بۆ بردو و جێگەی شانازیش بوو بژاردەی ڕیفراندۆم بوو ئەم پانۆرامایە بۆیە باس دەکەم پانۆرامایەکە کە دائیمە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان هەتا 2023 بەو شێوە بۆ دوای ئەوەش تەزەبلوبی زۆری تیا بەکارهێنراوە لەبەر ئەوە ئێستەشی لەگەڵا بێ کورد پێویستی بەو منفەزە هەیە کە لە عێراقەوە دەستی کە پێویستی بەو چەترە دیپلۆماسی و چەترە یاسایی و دەستوریە هەیە کە تەعاملی نێودەوڵەتی پێ بکە پێویستی بەو منفەزێکی ئابووری هەیە کە کورد بتوانێت وڵاتەکەی خۆی بوژێنێتەوە بە تایبەتی لەم کێشە و گیرروگفتە ئابووریانی کە هەیەی تیا دەرکێت بەڵێن لەم ڕوانگەیەوە کورد باشە بەشداری لە پێگەنانی حکوومەتی داهاتووی عێراق بکاوە کورد ئامادەگەی هەبێ حوزوری هەبێ بەڵام ئەگەڕێمەوە سەر خاڵی بیدایەت خاڵی سەرەتا کە نابێ ئێمە بەشداریکردنمان لە حکوومەتی ئیتیحادی عێراقی وا بکات کە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان ببێتە قوربانی کۆمەڵی دەستکەوت کە ئەتوانم بڵێم لە ناوەندۆ وەکو باسم کرد دەستمان دەکەوێت ئەمە ئەو بابەتەیە ئەگەر لە من دەپرسی بەڵێ کورد لە ڕووی میلیشەوە و لە ڕووی نخبەی سیاسیشەوە ئێستا پێی باشە ئەو بەشداری بکە ئەمەش بۆ مانایە نایە کە ئێمە جارێکی تر بکەینەوە ژێر هەیمەنەی دەوڵەتێک کە کۆمەڵێ کێشە هەیە ئێستش لە نێوانمانە کێشەی خاک و کێشەی دەستوری هەیە کە جێبەجێ نەکراوە بەڵام وەڵامی پرسیارەکەی جەناب ئەوەیە کە کورد بڵێ لەم مەرحەلەیە بەشدار بێ بەڵام بەو مەرجە بتوانێت ئەم بەشداربوونە تەئسیر لە ڕنگدانەوەی سلبی بۆ هەرێمی کوردستان نەبێ بەڵکو ڕنگدانەوەی ئیجابی بۆ سەر کۆی کایەکانی هەرێمی کوردستانیەوە بێ ئەو کایانەی کە ناوخۆیین و ئەو کایانەی کە پەیوەندی ڕاستە و خۆی بە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە ماوسا ئەوەی کە من لە گفتوگۆی جەنابەت تێگەشتم جەنابەت ئەتەوێ بڵێ کە هەرێمی کوردستان ئەوێت بە پاراستنی باڵانس لە نێوان هەرێم و بەغدایە و بە پاراستنی ئەو دەستکەوتانەی کە لە ساڵی 91 کوردستان بەدەستهێناوە بەهێزەوە بچێتەوە بەغداد و وا بکات چوونەوە بۆ بەغداد گوڕوتینێکی زیاتر باتەوە بە ئەزمموی کوردی و بە هەرێمی کوردستان و بە موسسەسان لە کوردستان و سەرنجام بەشداری کورد لە حکوومەتی عێراقیە ئەوەی لێ بکەوێتەوە کە هەرێمێکی کوردستانی بەهێزی سەقامگیری خاوەن ئابووری نیمچە سەربەخۆی بە ئیرادەوە ئەم شارەکەی بکرێت پێم خۆشە لەوە پرسیار بکەم کە زۆر جار لە کاتی تەشکیلکردنەوەی حکوومەتەکان لە عێراقا قسە لەسەرەوە کرێت کە کورد تەرکیز لەسەر پۆستە سیادیەکان بکە یان تەرکیز لەسەر پرۆژە ئەجندا نیشتیمانەکەی بکاتەوە و زۆر جار هەندی هێزە بینین کە
زۆر تەرکیزی لەسەر پۆستی سەرۆک کۆمار و هەندێک پۆستی دیکەیە کەمتر تەرکیزی لەسەر بۆ نمونە مادەی 140 لەسەر جێبەجێکردنی دەستور لەسەر پاراستنی ئیستیحقاقی نیشتیمانیانەی هێزی پێشمەرگەی کوردستان وەکو بەشێک لە مەنزومی دیفاعی عێراقی و دەسەبەرکردنی بودجە و موچەی خەڵکی کوردستان بەبێ ئەوەی کە داخلی هەندێک لەعبەی سیاسی و هەندی هاوکێشی تر بکرێ خوێنەوەی جەنابەت چییە بۆی کە پۆستەکان تا چەند گرنگن و بەڕاستی جێکردنەوەی قەزیەی کوردی و ئەجندا سەرەکیە بنچینەیە نیشتیمانیەکەی کورد لە ناو پێشێنانی حکوومەتی عێراقیە کامانە گرنگە وەک چۆن مامەڵە لەگەڵ بابەتە بکرێت. پرسیارەکەت طبعاً زۆر دقیقە، یعنی خۆی کورد بۆچی ئەچێتە بەغدا و هەر هێزێکی سیاسیش غیری کوردیش بۆچی لە پێگەێنانی حکوومەتی داهاتووی عێراقا بەشدار بێ بۆ دەستکەوت بەشدارە بێ، دەستکەوتی سیاسی و دەستکەوتی ئابووری و نفوذ و سوڵتە و مانەوە و هەیمەنە کە مردودی هەبێ بۆ وڵاتەکەی خۆی یاخو بۆ ئەو هێزە سیاسیانەی کە سەرکردایەتیەکە. بەڵام قسەکە لێرایە، ئێمە نابێ ئەو دەستکەوتانە لەسەر حسابی وەزعی تایبەتی هەرێمی کوردستان بێ. بۆ نمونە جەنابەت باسی پۆستی سەرۆک کۆمارت کرد. کورد لە عێراقا بەپێ عورفێکی دەستوری وا داڕێژراوە لە 2023 تاکو ئێستا تقریباً لە 2005ەوە کە بە ڕەسمی لە دوای دەستورەوە ئەو سێ سەرۆکایەتیانە لە دوای مەرحەلەی انتقالی جێگیر کرا. کورد بەپێ عورفێکی دەستوری استحقاقی هەیە کە پۆستی سەرۆک کۆمار وەربگرێ و ئەم پۆستە بۆ نمونە لە 2005ەوە بەدەست یەکێتی نیشتمانی کوردستانەوەی هەتا ئێستا هیچ نەگۆڕاوە لە کوردستانە، یعنی هیچ وەکۆڵێ هیچ کارەساتێک بەسەر لایەنەکەی تر نەهاتووە کام پۆستە بەو شێوەیە هاتووە. بۆیە تەرکیزکردن لەسەر پۆست وەکردنی قوربانی ئەو پۆستە و تێکەڵاوکردنی کارتەکان لەگەڵ هەرێمی کوردستانە ئەماڵەیە. من ئەمەوێ یعنی یەکشت بڵێم بەداخەوە کاتێک کە ڕێناکەوین لەسەر بابەتێک لە بەغا لە حکوومەتی ئیتیحادی ڕێک کارتەکان تێکەڵاوەکەین ڕنگدانەوەی بۆ سەر حکومڕانی و ژیانی هاوڵاتیانە بێ لەسەر هەرێمی کوردستان. ئەمەوێ ئەوە بڵێم ئەم دوو کەیسە یاخو ئەم دوو مەلەفە پێگەێنانی حکوومەت لە عێراق و بەشداری کورد لە عێراقا جیاوازە لە شێوازی حکومداری و مامەڵەی حکومکردن و شێوەی تەحالوفات لە هەرێمی کوردستانە. نابێ ئەم دوو کەیسە تێکەڵاو بکرێ، نابێت لەوێ خەلەلێک دروست بێ پۆستێکە بەدڵی تۆنیە لە هەڵبژاردنێکە نەوعێک دەبێ لێرە هەموو ئەوراقەکان تێکەڵاو بکەیت و بکار بگاتەوەی کە هەڕەشە لە بەکارهێنانی کۆمەڵێک دەستەواژە بکرێت کە بۆ هەرێمی کوردستان لە لاوازی زیاتر هیچ هێزێک بە هەرێمی کوردستانە نادات، چکە بۆ خۆی بەشداریکردنت لە هەرێمی کوردستانەوە و جەنابەت فەرموویت بۆی کوردستان بە بەهێزی بمێنێتەوە، بۆی کیانی کوردی کیانێکی سەقامگیر بێ، کیانێکی هەشت نەبێ، کیانێکی لەرزۆک نەبێ. بەم شێوەیە ئێمە بەشداریەکەین. بەڵام بەداخەوە ئەوەی کە هەیە شتێکی ترمان پێڵێ ئەگینا بۆ خۆی ئەم بابەتە ئەگەر بە استحقاقی خۆی نەچێ بە دوو شێوە بێ چارەسەر کرێ، یا ئەوەیە ئەو هێزە سیاسی کە لە هەرێمی کوردستانە زۆرینەی هێناوە بتوانێت ئەو استحقاقانە وەرگێ یا بێ بە تەوافق بکرێ، ڕێگەی سێهەم نییە، ئەبێت تەوافق لەسەر ئەو پۆستانە بکرێ یا بەپێی استحقاقی انتخابی بکرێ. پۆستەکە خۆی پۆستی کووردە، بۆ تۆ ئیخەیتە ناو گەمەیەکەوە کە خەڵکی تر بڕیاری لەسەر بدە. جاری پێشوو لە 2010 بینیمان پۆستی سەرۆک کۆمار خراە گەمەیەکەوە کە غەیری کورد بڕیاری لەسەردا کە هێزەکانی تری عێراق بوون و هێزە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان بوون. ئێمە استحقاقێکمان هەیە وەکو نەتەوەی کورد نەگوەکو حیزبێکی سیاسی، لەبەر ئەوە پێویستە ئێمە تەوافق بکەین یا بە پێی استحقاقی انتخابی ڕێکەوین یا بەوەی کە بە هەر شێوێک لە شێوەکان کاندیدی حیزبی پێشکەش نەکەین، کاندیدی تەوافقی پێشکەشی ئەو نەبکەشکە ئەو سیادەیە کە ئەدرێ بە کورد سیادەیەکی نەتەوەییە، سیادەیەکی ئنتیە نابێ بگۆزرێتەوە بۆ بە سیادەیەکی حیزبی یا سیادەیەکی شەخصی. ئەمە بە کۆی بابەتەکانی ترش ئەگرێتەوە لە پەرلەمانیشا جێگری سەرۆکی پەرلەمان ئەگرێتەوە و بڵین وەزارەتە سیادەکانیش ئەگرێتەوە. لەبەرەوە ئەم بابەتە بەڕاستی بۆ کورد زۆر مهمە، دەستکەوت لەوێمە بۆ دەستکەوتی خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کیانی هەرێمی کوردستان بەشدارەکەین. نابێ ئەو پۆستانەوەمان لێ بکات کە ئێمە تەرکیزی تەواومان لەسەر پۆست بێ و ئەم خراپیە ئەگەر نەگەشێنە نەتیجە ڕنگدانەوەی خراپی بۆ کایی سیاسی لە هەرێمی کوردستانە دروست کات.
مەوسا سەبارەت بە کاندیدی تەوافقی و قسەکردن لەوەی کە ئەم خولە جیاواز لە خولەکانی پێشووی پەرلەمانی عێراقی قسە لە زۆرنەی نیشتیمانیەک زۆرنەی نیشتیمانی یەکێک لەو چەمکە تازانەی کە ئەم جارە بەشێک لە هێزە براوەکان چێ لە نێو ماڵی شیعی چی لە نێو ماڵی سونی چی لە نێو ماڵی کوردی جەخت دەکەنەوە لەوەی کە زۆرنەیەکی نیشتیمانی وا بکەن کە لە دەرەوەی دەستێوەردانی ئیقلیمی و نێودەوڵەتی نێوماڵی عێراق جارێکتر ڕێکخەنەوە وا بکەن کورد و سونە و شیعە بە جۆرێکی باشتر بسازێن گفتوگۆ بکەن حکوومەتی نوێ پێک بهێنن ئەمە کوردی و کورد و تەواوی هێزەکانی دیکەی خسوتە بەردەم کۆمەڵی ئەجندای ترەوە کۆمەڵی سیناریۆی ترەوە بۆی کە حکوومەتی نوێی عێراقی چۆن پێکەێنرێ خوێنەوەی جەنابەت وەک پیاوێکی ئەکادیمی وەکو کەسێک لە بواری زانستە سیاسیەکان جەنابەت پیشەگەریت خوێنەوەتان بۆ ئەوەی کە پێچێنانی حکوومەتی نوێی عێراقی لەژێر کامە سیناریۆی بەهێزە خۆی بینێتەوە خۆی ئەگەر پرسیارەکە وە بکەین کورد چۆن بەشداری بکە ئەبێ باسی سیناریۆکان بکەین سیناریۆکانی پێکەنانی حکوومەت وەکو جەنابەت فەرمووت کاک سەربەست ئێستا ئەگەر استطلاعێک بکەین لە 2003 تاکو ئێستا تەنها بە یەک سیناریۆ حکوومەتی عێراقی دروست بووە بینیمان لە 2006 لە 2010 لە 2010 چواردە لە 2010 ئەم چوار خولە و پێشتریش بە هەمان شێوە ئیش لەسەر مەسەلەن چی کراوە ئیش لەسەر حکوومەتی بنکەفراوان کراوە و حکوومەتێکی بڵێن تەوافقی کراوە کە هەموو هێزەکان تیا بەشدار بن زۆرینەی هەموو سونە نەک زۆرینە هەموو سونە هەموو شیعە هەموو کورد هەتا ئێستا ئیش بەم سیناریۆیە کراوە کە ئەمە ئێستا سیناریۆیەکە یەکێکە لەو سینۆرانی کە کراوە و بە درێژایی ماوەی حکومڕانی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە ئەمە کاری لەسەر کراوە و ئەمە سیناریۆی هێزە ئیقلیمیەکانیشە و تا حدێکیش لە پێشا سیناریۆی ئەمریکیەکانیش بوو لە سەرەتا بەڵام ئێستا ئەمریکیەکان تەڕاجعیان لەو بۆچوونە کردووە کەوتونتە سەر بۆچوونێکی تر ئەمە سیناریۆیەکە تەسەور ئەەکەم لەم هەڵبژاردنە ڕاستە ئەبێ وەکو سیناریۆ یەکەم سیناریۆ باسی بکەین بەڵام تا حدێک تێپەڕیوە ممکن نییە چونکە بۆ خۆی سیناریۆیەکە بڵێن سەرکەوتوو نەبووە واتوانم بڵێن فەشەلی هێناوە زۆربەی کێشەکانی عێراق لەم ڕوانگەوە سەرچاوی گردووە کە هەمووی حکم دەکا هەمووی بەشدارە لێرا بەرپرسیارەتی ونە یعنی کۆ بڵێن ڕەجل دەولە دیار نیەتایە هەمووی بەیەکەوە بە شێوەیەکی تەوافقی بن کە فراوان خەریکی وەرگرتنی کێکەکەیە وەریگرێ وەکو چۆن عەرەپیاڵێ دابەشکردنی کێکە گەورەکەی عێراقا ئەم سیناریۆیە بەڕاستی سیناریۆکی لاوازەوە ئێستا بۆ ئەممینا کێکە لە سیناریۆکان بەڵام سیناریۆیەکە ڕەنگە ممکن نەبێ بەڵام لەگەڵەوەشا عێراق لەبیرمان نەچێ نە ئیستیحقاقی انتخابی نە ویستی هێزە سیاسیەکان ئەیبا بەڕێوە بەڵام تەحکومی ئیقلیمی و تەحکومی نێودەوڵەتیش بە شێوەیەک لە شێوەکان ئەبێ بە هەند وەربگیرێ لەوانەیە لە پڕێکە ئەم سیناریۆیە کە ئێستا بڵێن ممکن نییە ممکن بێتەوە سیناریۆی دووهەم کە ئێستا لە انتخاباتی 2020 هاتووەتە ئاراوە ئەوەیە کە سەدر بانگەشەی بۆەکە ئەوەیە سەدر ئەوێ ئەم انتخاباتە مۆرکێکی عێراقیانەی ئەم حکوومەتە مۆرکێکی عێراقیانەی پێوە بێ چۆن باسی چی دەکا باسی زۆرینەی نیشتمانی دەکا ئەم زۆرینەیە بەشێک لە شیعەیە کە سەدر تەمسیلیەکە بەشێک لە سونەیە کە جەماعەتی بڵێن حەلبوسی و خمیس خنجەر تەقەدوم و عەزم کۆی کردوونەتەوە و بەشێکیش لە کورد یا کورد کە پارتی دموکراتی کوردستان سەرکردایەتی دەکا و وەکو هێزی یەکەم لە هەرێمی کوردستانە لە بیرمان نەچێت چۆن سەدر نیوەی کورسیەکانی شیعی لایە پارتی دموکراتی کوردستانیش نیوەی کورسیەکانی کوردی لایە پارتی دموکراتی کوردستان لە سەدادەی کورسیەکانی عێراقیشی لایە یعنی لە سەدادە بە تەنیا خۆی کورسیەکانی عێراق لای پارتی دموکراتی کوردستانە بۆی حەقی هەیە ئەوە بکە ئەم زۆرینە نیشتمانیە زۆرینەیەکی توانم بڵێم سیاسی و ئتنیشە یعنی سیاسی بەوەی کە هێزی شیعی هەیە ئتنیەکەشەوەی کە سونە و کوردیشتیا بەشدارەکە ئەمە سیناریۆیەکە ئەم سیناریۆیەکە تەجاوزی سیناریۆی پێشوو دەکا و چێزاوسی ئەو ساڵان ناکا کە عێراقی پێ براوە بەڕێوە وەلامان کاتیشا تا حدێک سیناریۆیەکی مەقبولیشە لە ڕووی نێودەوڵەتیەوە و لە ڕووی سیاسیشەوە
سینناریوەکە تاقی نەکراوەتەوە ئەوەیانوێت گەلی عێراقیش پێی باشە تاقی کرێتەوە بەڵام ئایا ئاستەنگی هەیە بڵێ ئاستەنگی هەیە سینناریوەیەکی ترمان هەیە کە سینناریوی سێهەمە بۆ تەشکیلی حکوومەت ئەویش دەبێ باسیکەین سینناریوی ئیتاری تەنسیقیە یاوەی کە هێزەکانی تری شیعە سەرکردایەتیەکەن وەکو مالیکی و وەکو حەکیم و مەسەلەن ئەوانەی ترکە هێزەکانی حەزدی شعبی و ئەمانەی کە کۆی کردنەوەتەوانیش کۆمەڵی هێزن کە لەم انتخاباتانیان توانی دەنگی پێویست یاخۆ کورسی پێویست لە پەرلەمانی عێراقا بەدەست بێن بەڵام ئەم سینناریوێش بەڕاستی بەبێ تەشکیلکردنی حکوومەتێک بەبێ سەدر بەبێ هێزێکی گەورەی وەکو سەدر بەڕاستی ممکن نابێ وەتوانم بڵێم سینناریوەیەکی لاوازە و سینناریوەیەکە کە ڕەنگە هینی نەبێ کۆڵێ فرسەتی جێبەجێکردنی بێ کۆی کە بینیمان لە پەرلەمانی عێراقا ڕوویدا کە سەدر بە هۆی سونەکان و بەهۆی پارتی دیموکراتی کوردستان توانی زۆرینەی ممکن بەدەستبێنێ کە ئەو زۆرینەیە توانی حکوومەتیش تشکیل بکە سینناریوی چوارەمیش هەیە کە باس ئەکرێ و لە ناوەندەکانە باسی دەکە زۆرین یەکەم براوی یەکەم لە هەموو ئەو هێزانە ئەویش دیسانەوە براوی یەکەم سەدرە لە شیعە براوی دووهەم سونەکان حەلبوسی و کێسەبوونە بە یەک لەگەڵ خەمیس خەنجەرە و براوی یەکەم لە ناو کورداوەکوتم پارتی دیموکراتی کوردستانە کامەش جۆرێکە لە سینناریوەکان ئەگەر کۆیم سینناریوانە وەرگرین سینناریوی دووهەم لە هەموو سینناریوەکان دەرفەتی باشترە و ممکنترە بەو بەراوردی کە لە پەرلەمانی عێراقا ڕوویدا توانیان ئەو وەکو بڵێن هاوپەیمانیەتیە دروست بکەن کە هەبووە و ئێستا هەندێ هەنگاو هەیە کە ئەم هەنگاوانە من بە هەنگاوی باش ێزانم کە احتیوای هەندێک هێزی شیعی تر بکەن وەکو هادی عامری کە بیهێنە ناو ئەو تەحالوفەوە و ئەمە ئەگەر ڕوو بدا لە عێراقدا گۆڕانێکی تقریبا بڵێم جەزری لە تێکێنانی حکوومەت و لە سیاست و بەڕێوەبردننی عێراقا ڕووەدا لە بیرمان نەچێ عێراق وڵاتێکی پەرلەمانیە یعنی سیستەمی فەرمانڕەوایی لە عێراقا سیستەمێکی پەرلەمانیە و ئەم سیستەمە پەرلەمانیە ئەوە ئەخوازێ بەو شێوەیە ئیدارە بکرێ بۆ شێوەیە لە ناو پەرلەمانە تەعاملی لەگەڵا بکرێت کە کوتلەیەک لەو زۆرینەیە کە زۆرینەیەکی نیشتمانیە دروست ببێ و تا ئێستا من بەڕای من و بە واقعی ژوایە زۆرینەی سیاسی لە عێراقا دروست نەبووە و دروستیش نابێت بەو ئاسانیە بەو زوویە چونکە لە عێراقا هیچ هێزێک نییە بتوانێت تەختیەی هەموو کورسیەکانی پەرلەمان کاوە تەختیەی هەموو دەنگدەرانی عێراقی بکە کە بتوانێت بۆ خۆی زۆرینەیەکی سیاسی بەدەستبێنێ ئەوەی هەیە زۆرینەیەکی ئەتوانن زۆرینەیەکی نیشتمانی و زۆرینەیەکی سیاسی و ئەتنی دروست بکەن و بتوانن حکوومەتی عێراقی بەو شێوەیە بێتە ئاراوە یاخۆ بێتە بوون ماوسا ئەوەی کە باسێکەکەی لەوەی کە لە ڕابردووە ڕازیکردنی دڵی هەمووان بووە بەستیش لە دڵی هەمووان زیاتر لایەنە سیاسیەکانە یعنی ئەگەر مەسێت دۆخی خەڵکی عێراق بکەین ڕەنگە دڵی لایەنە سیاسیەکان ڕازی کرابێت بەڵام دڵی خەڵکی عێراق شەقام خەڵک بەگشتی ڕازی نەکراوە و دۆخی ئابووری بە تایبەتی لە ناوەڕاست و باشووری عێراق دۆخێکی خراپە دۆخی خزمەت گوزاری دووبارە لە دۆخێکی خراپایە ئەمنیەت و ئاسایش و دڵنیایی خەڵک لە ناوەڕاست و باشووری عێراق زۆر لە ئاستێکی خراپایە ئەو تێڕوانینە تازەی کە جەناب باسیەکەی لەبارەی دروستکردنی زۆرینەی نیشتیمانیەوە کورد کاریگەری چیە بێت لەم پرۆسە سیاسیە لەوەی کە هەوڵبات عێراق بەرەو دەرچێکی تازە بەرەو دەلاقەی ڕزگاربوون بەرێت ئێستا ئەو زۆرینەی کە لە مقتدا سەدر و ئەو هێزە سیاسیانە لە دەرەنجامی هەڵبژاردننی 2021 هاتوۆتە ئاراوە بانگەشەی بۆکەن بەڕای ینی لە واقعاوە بەڕای زۆربەی چاودێران پێویستی بەچی هەیە پێویستی بەهێزی کاریگەری کورد هەیە و پێویستی بەهێزی کاریگەری سونەشەیە ئەگینا ئەو زۆرینەی نیشتمانی دروست نابێت بەتەنیا سەدر ناتوانێت دروستکە بۆ خۆی هێزێکی سیاسی وەکو سەدر هەم شەقامی عێراقیشی بەدەسە ئەوی جەنابەت ئیشارەت بێدا ئەو زۆرینێ تەوافۆقی بنکە فراوانی کە پێشتر هەبوو فەشەلی هێناوە ئەی شەقامی عێراقی بۆچی خۆپیشاندانی کرد ئەی شەقامی عێراقی بۆ هەستا و حرەکەی تشرین و چەنەها هەموو شارەکانی عێراقی گرتەوە لەبەرەوەی بەڕاستی ئەو بابەتی محاسەسە کە ئەکرا تێپەڕێنن ئێستا بێ بە زۆرینەیەکی نیشتمانی کە بەشێک لە کورد بەشێک لە سونە بەشێک لە شیعاتیا بەشدار بکرێەوە بە شێوەیەک لە شێوەکان لەملەمەی وەزعی عێراقی بکەنەوە و بتوانرێ ئەو بەرنامانەی کە هەیە جێبەجێکە بۆیە کورد کاریگەری چییە؟ کورد لە ئەساسا
هێزێکی وەکو سەدر لەم مەرحەلەیە کۆمەڵی پرۆژەی هەیە ئەبێ جێبەجێیکە ئەگەر پرۆژەکانی جێبەجێ نەکا و وەزعی عێراق بەرەو باشتر نەبا لە ئینتیخاباتی داهاتووە ئەکەوێتەوە بەر تیری میلەت و جارێکی تر ینی بۆ خۆی ئەوش مالی بیر نەچێت ئەوەی ئەم هێزانی هێناوەتە سەر حکوم و دەنگی پێداون خۆی لە ئەساسا کەمینەیەکە چونکە بەشداری زۆر کەم بۆ بەتایبەتی لە ناوەڕاست و خواری و عێراقا لە بەغدا و لەو شوێنانەی تر لەبەر ئەوە سەدر کۆمەڵێک بڵین بانگەشەی کردووە لە پێشە و کۆمەڵی پرۆژەی هەیە ئەوێ جێبەجێیکە و ئەم پرۆژانە بەبێ کورد و بەبێ زۆرینە و هێزی کاریگەری کوردی ناکرێ وەتوانن پارتی و یەکێتی لێرە ئەو دەورە ببینن و ئەم سیاسەتە بکەن ئەو دەست بۆ بڵێن وەرگرتنی دەستکەوتەکانی خۆیان وەکو ئەو بابەتانی کە جەنابەت باس کرد کورد کێشەی خاکی هەیە کێشەی مادەی سەوچلی هەیە کێشەی پێشمەرگەی هەیە کێشەی مافە ئیستیحقاقە دەستوریەکانی هەیە کێشەی بودجەی هەیە کۆمەڵێک کێشەی هەڵواسراوی هەیە کە کێشەی ئیدارەدانی هەیە لە عێراقدا کە بەو شێوەیە تا ئێستا دەتوانم بڵێم لە 2013 ئیدارەیەکی زۆر خراپە درێ بەرامبەر تەعاملێکی خراپ بەرامبەر بە کورد دەکرێت ئەمانە کورد ئەتوانێت لە وەکو داواکاریەکانی خۆی لەبەرەوەی ئەو پێویستی بە تۆیە ممکن نییە لە عێراقدا زۆرینەیەکی نیشتمانی دروست بێ بەبێ پارتیوێکێتی بەبێ هێزە کاریگەرە کوردیەکانی تروەکو لە علە تەعین ناوی کەس نەبێت بەڵام لەبەر ئەوە تۆ لێرە بەرامبەر چیت بەرامبەر دەرفەتێکی کە هاتۆتەکایەوە و بێ و دەرفەتە بقۆزیتەوە بۆ ئەوەی ڕنگدانەوەی هەبێ بۆچی بۆ بەهێزکردنی پێگەی هەرێمی کوردستان لە بەغا و بەهێزکردنی پێگەی هەرێمی کوردستان لە ناوخۆ ئەمە بەڕاستی ئەتوانێت کورد لەم ڕێگەیەوە بتوانێت ئیسفادی لێ بکاوە لەم ڕێگەیەوە بتوانێت بەشداریەکی کاریگەر بکە بۆ خۆی بینیمان لە 2013ەوە بەشداری کورد هەتاکو ئێستا لە حکوومەتەکانی عێراقا بەشداریەکی کاریگەر نەبووە سەراحەتەن پێشتر ئەیانوێت لە کورد صناع الملوك في العێراق یعنی دروستکەری پاشاکانن لە عێراقا و دروستکەری سەرکردەکان لە عێراقدا هیچ حکوومەتێک لە عێراقەوە هەتاکو 2013 بە فلتەری کوردانە وایە جێبەجێ ناکرا بەڵام بینیمان لە 2014 و لە 2010 بەبێ گەڕانەوەی سەرەکی کورد ئەوان دروستیان کرد لەبەرەوە لەم مەسافەی 2013 هەتاکو ئێستا کاریگەری کورد بەرەولاوازی چووە لە بەغا و ئێستا دەرفەتێک هاتۆتە پێشەوە کە خۆی لە زۆرینەی نیشتمانی بینێتەوە بەڕاستیە بێ کورد یەکگرتوو بێ و بڕیاری خۆی بدا و بێتە پێشەوە لەو دەرفەتانی کە هاتۆتە پێشی چکە ئەوانیش پێویستیان بە تۆیە و تۆش لەم مەرحەلەیە پێویستی بەوانەیە و فرسەتێکی عێراق بتوانی مافەکانی خۆت جێبەجێ بکەی و مەجالیش دەبێت لە کوردستانە کوردستان بەردەم استحقاقی انتخابیە بەردەم نووسینەوەی دەستورە بەردەم کۆمەڵێک کێشەی هەیە کە ئێستا پرۆژەی چاکسازیمان هەیە دەرفەتی سیاغەکردنەوەی سیستەمی سیاسی و سیستەمی ئاوری لە کوردستانە هەیە ئەمانە هەمووی بەڕاستی لەو ڕۆنگەیەوە توانی ئیسفادی لێ بکەین. مۆسا بەرزان مامۆستای زانکۆ خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕاڤە لەگەڵمان بەشدار بوویت و سوپاس بۆ هەموو ڕوونکردنەوەی کە پێشکەشت کردین و بۆ ئومێدەی کە ئەو پێشنیاز و بەرچاوڕوونی جەنابەت تا سەبارەت بۆی کە دۆخی عێراق لە داهاتووە دۆخێکی باشتر بێ و هێزە نیشتیمانەکان بتوانن پرۆسی سیاسی بە ئاخارێکا برنیان بە دەرچەیەکا برن کە لە بەرژەوەندی پێکاتەکانی خەڵکی کوردستان و بەتایبەتیش خەڵکی کوردستانە بێت سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. سوپاس بۆ جەنابتان و سوپاس بۆ ڕخسانی ئەم دەرفەتە و کاتێکی خۆش بۆ ئێوە و بۆ بینەران و بیسەرانی کەناڵەکەتە. مامۆستا بەرزان عوسمان مامۆستای زانکۆ زۆر سوپاس بەخێر سوپاس. ئەزان تا بەرنامەیەکی تر و تا ڕاڤەکردنێکی دیکە بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.